سڵاوتان لێبێت. پێنج پارکی گەورە لە شاری هەولێر دروست دەکرێت. وا بڕیارە پێنج پارکی گەورە لەسەر ڕووبەری 200 دۆنم زەوی دروست بکرێت و زیاتر لە 40,000 داری تێدا بچێندرێت. بۆتان باسی پارکەکان دەکەم. ئەو پارکەی پشتم پارکی ڕەشکینەکە یەکێکە لەو پارکانە کە لە پرۆژەکەدا هەیە. ئەم پارکە لەسەر ڕووبەری 47 دۆنم زەوی دروست دەکرێت و 16,000 نەمامداری تێدا دەچێندرێت و 150 کارەکانیشی تەواو بووە. پارکێکی دیکە لە نزیک شەقامی 120 مەتری دروست دەکرێت لەسەر ڕووبەری 80 دۆنم زەوی کە ئەویش 170 کارەکانی تەواو بووە. دروستکردنی پارکی گەڕەکی نازدار کە لەسەر ڕووبەری 4 دۆنم زەوی دروست دەکرێت و 6,000 داری تێدا دەچێندرێ و 180 کارەکانیشی تەواو بووە. دروستکردنی پارکێکی دیکە لە گەڕەکی ژیان کە 7 دۆنم زەوی لەسەر ڕووبەری 7 دۆنم زەوی دروست دەکرێت و 170 کارەکانی تەواو بووە. یەکێکی دیکە لە پارکەکان کە لەسەر ڕووبەری 6 دۆنم زەوی دروست دەکرێت لە سەر شەقامی یەکتر بڕی شەقامی 150 مەتری دروست دەکرێت. ئەمیش یەکێکە لەو پارکانێکە 170 کارەکانی تەواو بووە. جێگای باسە لە هەولێر 26 پارکی گەورە هەیە و 204 باخچەی بچووک و 209 دارستان و 163 دوورگەی ناوەندی و 109 نافورەش لە هەولێر هەیە. بێگومان ئەمە بۆ زیاتر گرنگیدانە بە سەوزکردنی شاری هەولێر و پاراستنی ژینگەی شاری هەولێر کە لە ئێستادا ئەو پێنج پارکە دروست دەکرێت و لە قۆناغی تەواوکردنی کارەکانیان. قسەی کۆتایی ڤار دەیکات.